لە کەناڵی شاهیدانەوە جارێکی تر دێمەوە خزمەتتان بۆ گەشتێکی تری عەقڵ، بۆ یەکێکی تر لە ڕێسا عەقڵیەکان. بەڵام ڕێسایەکی سەیر کە ئەوانەی زۆر ملحید و بێدین بوون هەر بڕوایان پێهێناوە، ئەوانەی کە زۆر دیندار بوون لە هەموو دینەکانە دیسان بڕوایان پێهێناوە. ئەویش ئەوەیە کە باوەڕهێنان بە وجودی خوایەکی کردگاری بە ئاگای بەدەسەڵات شتێکی سروشتی و لەگەڵ خلقەتی ئینسانە. ئەمە شتێکی سەیرەکە یەکێکی وەکو ئێمیل دۆرکایم زانایەکی سۆسیۆلۆجیان، زانایەکی کۆمەڵناسی فەڕەنسی بوو، کاریگەریەکی زۆر هەبوو و یەکێکە لەوانەی کە لە ڕیزی کارل مارکس و ئەنجلس و ماکس فیبەر و ئەوانە دائەنرێت. دائیمە کە ئەوترێ کۆمەڵناسی ئەڵێن ئەمە ڕێی مارکسە، ئەمە ڕێی ماکس فیبەرە، ئەمە ڕێی دۆرکایمە. دۆرکایمیش جوولەکە بوو و یەکێکە یەکێکش لە هەمان شێوە لە بەوانەی پیانۆترێ ئاباء الاشتراکی، یعنی باوکەکانی ئیشتراکیەکانی سۆشیالیستیەکان. دۆرکایم قسەیەکی زۆر مهمی هەیە، هەڵبەتە یەکێک لەوانەی کە کۆمەڵگەیان ڕووخاندووە بە نەزەری ئێمەی دینی، چونکە کە باز لە ئەخلاقیاتەکە و باز لەوانە ئەکاتەوە دژی دین قسەکە بە شێوێکی گشتی. هەڵبەتە ئەو دینش کە قسەی بەرامبەرەکەنەوە ئەو مەسیحیەتیەیە بە ناو مەسیحێتی، ئەو مەسیحێتەیە کە خەڵک لە ئەوروپا دایڕشت بوو بە ناوی سەیدنا مەسیحە و کە پیا مارەکە و ژن مارەکە و ئەم تووڕەهاتانی کە ئەیانوتوڵان نیل لە بەهەشتەوە دێ سەرچاوەکەی لە بەهەشتە. ئیدریسی عالمێکی مسلمان بوو کە ڕۆی بۆ قوبرس، جوگرافیاناسێکی گەورەیە، خەریتەی هەموو ئەو ناوچەی دروست کردبوو بە گەشت گەشت بە بەریتانیا. خەریتەیەکی لە برۆنز دروست کردبوو لە معدەنێک، دوای کە گەشتە قوبرس وتیانەوە ڕئیسی قوبرسەوە بتوین، چووە لای و باسی جوگرافیەکەی خۆی بۆ کرد، وتی گەشتومەتە سەر حەوزەکانی نیل، سەرچاوی نیل. وتی چۆن سەرچاوی نیل لە بەهەشتەوە؟ وتی نا لە بەهەشتەوە نییە، لەسەر ئەرزە. چونکە ئەوان مەسیحەکان باوەڕیانەوە بوو کە نیل سەرچاوەکەی لە بەهەشتەوە دێ. ئێمەش هاتوو بۆی سەلماندن، وتی بابەوە تا یعنی چۆنە ساڵین لە ڤیکتۆریاوە دێ لەوە غەنداوە دێ. لەو سەردەماویشەوەی بۆ سەلماندن هەر لە ناوەڕاستی ئەفریقاوە. پاشان بە خەریتە ئەمەی بۆ تەسویر کرد، ئەنجا دوایی کردی بەو خەریتەی برۆنزە گەورەیە کە هەتاکو 100 ساڵ 200 ساڵ لەمە پێشی ئەوروپا احتیمادیە کردەوە سەر بۆ ناسینی دەریای سپی ناوەڕاست و ئەترافی. دۆرکایم ئەم قسەی هەیە کە ئەڵێ هەموو کەسێک باوەڕێکی فطری لە ناخیا هەیە بە هەبوونی خوا، یعنی باوەڕبوون بەخوا، خوایەکی کردگاری بەدەسەڵاتی بە ئاگای زیندوو باوەڕی پێیەتی. ئەمە شتێکی سروشتی هەموو ئینسانێک.